سلاف بینەری زاری کرمانجی وەکو دیارێک و شەپۆلەکە بارانباری نێبوو ماوەی چەند ڕۆژێک و هەریما گورستانی شوێکی گشتی و قەزا مێرگەسۆری شوێکی تایبەتی گرتیەوە کولڤێ بێژین vê şeporê ku hewra birûzkeşê te hebû ev jî wekê divê hewra birûzkan bêjin ku bêjin tawerê Karabağ li Sinûrê qeza mêrgesorê bidetin ku bu mavê du roja bêjin beşekê qeza mêrgesorê ya bê Karabağ niştimanî me ve taze jî bêjin fermanka çakirneva bêjin ya Karabağ mêrgesorê digel tîmê hendese bêjinêt endaziyarê ku hevlêrê hatîne bu çekirneva kawara ku bêjin Karabağ ku tawerê digerin bu ew bizan ku xeleleke kêriye bu ew xelelê bidoz neve Karabağ careka dî bu xelkî bigerine ve ku diyarek ku ser şaşê zarî kirmanî ra diyarek ku taze bêjin tîmê çakirnevê bêjin hem tîmê fermanka Karabağ mêrgesorê ne ku hem tîmê fermangê bêjinêt çakirneva bêjinêt hevlêrê ne ku hem yê hatî ku lêre tawerê digerin qeza mêrgesorê bêjin bu ew bizan da xwe xeleleke bu ew bizan da xwe xeleleke kêriye ev xelelê bidoz neve û bu ew careka dî Karabağ niştimanî bû xelkî bêjin Sinûrê qeza mêrgesorê bigerin te ve ku ev taze hemê bêjin ew tîmê ku lêre ne ku taze hindek bêjin êv serketî ew bêjin fermangê ku fermanberê serketî bu ew bizanin ku xelel yan bêjin her tawerekî hebîtin bu ew xelelê bidoz neve careka dî bêjin wê Karabağ niştimanî bû hewletê qeza mêrgesorê bigerin ve menoke bêjin berpirsê fermanga Karabağ mêrgesorê beyanxana digel beyanxan bêjin mandî nebin eger me baz bike da xwe heng زۆر سپاس بەیان خانم ئەگەر باز بکەیت داخۆ هەنگۆ وەکی فەرمانگا Karabağ mêrgesorê ku bi mavê du roj em bînî ku beşekê qeza mêrgesorê bi Karabağ bûy daxwe hingû bêjin hingû çekirdiye bo ew bişin Karabağ careka dî bu xelkê qeza mêrgesorê bigerîne ve یکم جار هاوکینگ گوپی آگادار نه به ماوی چند روزه که به های هاتنا شپوله که بارین و هورا بروز که روی حرم کردستان که تایبت قضای مرکزوره که دوین ساعت 12 نیورو آگادار کرده که به های هورا بروز که لیلیدان و هورا بروز که جهت 33 دور ریزان مرگسور که بوده های لکار کتنی بشه که قضای مرگسور که کارابا و کوپیویس نبیدن دوی و که آگادار کرد پیوندی من به جماعتی چاکرنوی 33 حال ارمان کرد که اوانش به زودترین کات سردان قضای مرگسور رن کردیه و با مواد روزه به دوی او کشه دگرن که به های هورا بروسکه و چاک بیه حاول دیده به زودترین کات او خلل پیدا کنن و چاره‌سر کنن که بتوانیم کارابا به زودترین کات بدین حالات کنن هەنکەتە تۆزەنگوی خەلەلی وێکەتنیان هەب دووە چوونە بەردەوامە چاوە نەکرد هەتا تازەمە کێشەکە پیدا نەکردیە بەس کێشەکەیشان نێزیک بوویتەوە چارەسەرکەن تا زووترین کار ئینشاءالله ئەنی بێژین هەوڵەکە دڵخۆشکار هەیە و ئەو شەوێن کارەبا بگەڕنەوە بۆ خەڵکی دەبەری بەخۆی بەردەوامین ئینشاءالله هەر کێشەکە چارەسەر پیدا بکەن چونکە شەر دۆزینەوەیە مەسەگە کێشەکە بدۆزین کێرەیە دەتوان تا زووترین کات چارەسەری بکەین باشه زور سپاس بیان خان بله بینری زاری که منجی آوانگویی بیشین کو بیان قادر بیشین برپسا فرمانگا چاکر نوا Karabağ mêrgesorê bû eku amaje pêda ku ew bu mavê du roje bêjin gel tîmê Karabağ hevlêrê berdewamiyê gerin bu ew bişin her xelelek yan bêjin ew ku xelelabî ew Rûsya چه تاورکه بابا وی کشی بدوز نو بشین وی کشی چاره سر بکن و جارکادی بجین Karabağ بو خلک دبر بیارن و اندازی اگر بن لزاری کمانجی بشه که راست خود اگر جنابتین اگر ما باز بکید داخل برین او Karabağ Sinûrê qeza mêrgesor birên kêşeke çi eger ma baz bikeyin بەڵێ بەخێر بینستەر چاو بەخێراتنتانەکەین تەوانێ مەوکو تیمەکانی هەولێر بەڕاستی پاشەوەی ئاگادار کرایین تۆ لەلایەنی کارەبای مێرگەسوورەوە کەوا هەورە تریشقە لە تاوەرەکەیدا لەو خەتا بۆ هۆی ڕاوەستانی ئەو خەتا بۆ ماوەیەکی دوو ڕۆژ تەبعەن تیمەکان لە گەڕان لە هەوای سارد بەڕاستی تیمەکان زۆر ماندوون بەڵام ئەلحەمدولیلا بەسەرکەوتوانەوە بیت و گەیشتن ئەوەی کەوا ئێمە خەتەکە کەشف بکەین لە چەندجەیەک توانیمانە جەمپەر بکەینەوە ڤۆڵتی هەتا ئێرە هاتووە بەڵام ماوەتەوە ئەو پارچەی کەوا لێرە هەتا مێرگەسوور کە ئەویش 20 تاوەرێکە ئینشاءالله لە ماوەیەکی کورتە چارەسەر ئەکرێ ئەو مۆزوعە ئینشاءالله هەوڵ ئەدا تیمەکان بە شێوەیەکی ڕێکوپێک ئێمڕۆ بۆ ئێوارە بتوانین کارەبا بگەڕێنەوە بۆ دەڤەرەکە ئێوەش بەخێر بێستەر چاو ئەو برین ئەو هەورە بروسکەی کە لە هێلی کارەبادەوە هێلەکە چی هێلەکە 33 کەیڤە ئەو هێڵە هێڵێکی 33 کەیڤە نێوان وێزگەی ڕێزان دۆرێ مێرگەسوور بۆیە بۆتە هۆی وەستانی کارەبا بۆ ماوەی چەند ڕۆژی هاوڵاتی بێ کارەبا لەم دەڤەرە ئێمە داوای لێبوردنەکەین لە هاوڵاتیان بەڕاستی بەڵام ئەبێ ئەوان تەقدیە و موقفە بکەن کە بارانە و کەشک و هەوایەشی ناخۆشە ئینشاءالله محاولە ئەکەن بە شێوەیەکی ڕێکۆک بە زووترین کات کارەبایان بۆ بگەڕێنەوە
یعنی هیچ حواله که اشتکه حواله که دخوشه که برو بتوانم بریم بو ایواره کاربا بگیرید ان شاء الله اگر اما لهول داین ان شاء الله محاوله کن کاربا بو همو دبرک بگیرید بلان اگر نشمان اتوانین بو منطقه دوری او منطقه کاربا بگیرید لبروی و فيكش فكاني خومان تواني ومانا او سنوره يعني بو ماوي يعني مسافه شي باش هاتوينا لدور لو يزقي دوره تيبريوين اتواني كهرباء دوري ايواره كهرباء بدينو بلاستي بلان اما حزكين كهرباء بو ميرغسورو بو دورك بغشتي بغريتو ان شاء الله بو ايواره نتيجه شي باش بو سركوتو بنليه باش زور سپاس زور سپاس بله بینر زاری کرمانجی او هنگولی تی بیشین هم برپرس فرمانگاه کهرباء میرگسوری هم اندازیار اسماعیل کو تیم که بیشین کل هفلری هاتینه بو چاک نوا کهرباء کو او اماجه پیدا کو هورا بروسکیل بیشین یک تاوریت کهرباء دل سنوی قضا میرگسوری کو موید روجک باشه که زوری خلکی کهرباء بیشین خلکی قضا میرگسوری به کهرباء بونه یتحول دن بو او هر چی نبیدن اگر بو همه خلکی قضا میرگسوری جی کهرباء نگرنه و بو باشه که بیشین باشه که زور کو و کو اماجه پیدا اندازیار بو بیشین هنده گنده تا کو دور یا هنده گنده دیگه با هواری کهرباء اجتماعی با اون گرایت و جارکادی کهرباء شاد بنه